دەمێ بوو کۆبوونەوەمان نەکردبوو لەبەرەوە بابەت زۆر بوون و گەنگەشەی بابەتەکانمان کرد. دوو بابەتی سەرەکی کە قسەی لەسەرکرا مەسلەی پرۆسەی هەڵبژاردننی کە لە بەردەمدا بۆ پەرلەمانی کوردستان و هەروە پەیوەندی دوو قۆڕەکانی نێوانی کۆمەڵی دادگەری و پارتی دیموکراتی کوردستان ئەو بابەتانەی کە گرنگ بوون باسمان کرد چونکە بەڕاستی ئەم کاودانەی ئێستا تێداین و لە پرۆسی سیاسی عراقدا کۆمەڵێک ڕوودا و پێشهاتەنەکە پێویستی بە بیرڕاگۆڕینەوە و لێک تێگەیشتن و تەفاهمەیە لەسەر هەڵبژاردن ئەوە هەردوو گلامان ئەوەی کە هەڵبژاردن زەڕورەتە ئەمساڵ بە پێی یاسا ئەنجام ئەمە لەسەر هەمووی تقریبان هاوڕاییەکەیە لەوانێت لە جوسئیاتدا لێرە و لەوێ ناڵم هێشتا نەچوینە سەر تەفاسیل بەڵام ئەوەی کە هەیە هەمومان لەسەر ئەوەی ڕێککەوتوین یان دەتوانین بڵین هاوڕاین کە هەڵبژاردنەکە ئەنجام بدرێ پێکاتەکان ڕۆڵی خۆیان ببینین بە پێی ئەوەی کە هەن و چواربازنەی هیچ مەناعاتێکی لای ئێمەوە. کۆبنەوەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی دادگەری وەک کاک محمود ئاماژەی پێکرد دوو تەوەرەی سەرەکی بوو هیچیشیان بابەتی هەڵبژاردن بوو کە ئێمە لەگەڵ ئەوەی کە هەڵبژاردن هەرچۆنێک بێ لەم ساڵدا بکرێ بەڵام بە هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێمە کۆمەڵێک بەڕاستی هەموارمان داوا کرد خۆی لە یاساکەدا 26 هەموار داواکراوە بەڵام هێندێکیان جومگەی سەرەکین بەڕای ئێمە بابەتی چواربازنەی کە دیارە ئەوە پارتی و پێکهاتەکانیش لەگەڵەوە کە چواربازنە بێ بابەتی تۆماری دەنگدەران ئەوەی عراق بکرێت بە بنەما ئێمەش پێمان باشە ئەوەی عراق بکرێت بە بنەما بابەتی پێکهاتەکان بەڕاستی یەک لای نەکراوەتەوە ئێمە لەگەڵ ئەوەی کە یعنی وەکو مەبدە لەگەڵ ئەوەی کە بەلانی کەم پێکهاتەکان تێکەڵ بە ململانێ و سیراع و کێشەکانی نێوان حیزبەکان نەبن میکانیزمێک بدۆزینەوە کە بەڕاستی ئەوان بەدەربن لەم قەزیانە کۆمەڵی میکانیزمان لای بەرام بەڕاستی جارێن دەبێت بین لەسەر ڕێک لەسەر ڕێک نەکەوتوین کۆمەڵی میکانیزمێ مەسەن دابشکردنیان بەسەر پارێزگاکان دایشی لە میکانیزمەکانە بۆ نمونە هەر پێکاتەی مەسەن دەنگ بە نوێنەرەکانی خۆیان بدەن بۆ نمونە مەسیحەکان دەگونجێ و ئاسانە دەنگ بە خۆیان دەنگ بە نوێنەری خۆیان بدەن نەک خەڵکیکە بەگشت چکان بە بێن بەرگری لە مافەکانی پێکاتەکانی خۆیان بکەن با بێن باس کێشەی پێکاتەکانی خۆیان بکەن ئێمە ئەوە لەگەڵ ئەوەی بەڕاستی هەرچۆنیشی بێ هەڵبژاردن ینی دوش خراوە بەڕاستی مە لەگە دواخستنیشی نەبووین وە لێش باسمان کرد ئێمە لە هەفتەی یازدەی 2021 پێشنیاری خۆمان داوەتە سەرۆکاتی پەرلەمان کە ساڵێک پێش هەڵبژاردن بووە بۆ ئێمە لەگەڵ ئەو بکە ئەو کاتی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت سەبارەت بە پەیوەندی نێوان پارتی و کۆمەڵ ئێمە حزبێکی معارەزەین و حەقی خۆشمانە ینی ممارەسەی معارەزاتی خۆمان بکەین بەڵام پەیوەندی پارتی و کۆمەڵ دەکرێت بەڕاستی لە ئاستێکی باش بێ دەکرێت پەیوەندەکان ئاسایی بکرێن و ڕاستە پەیوەندەکان ڕەنگە وەک پێویست نەبێ و ئاسایی نەبێ بەشێکیشی پەیوەندی بەوە هەبوو کە ئەوان حکومڕانیان یانی لەم هەرێمی کوردستانە زیاتر بەدەستە و کابینەی نوێم ئەوان پێچیان هێناوە بۆ بەرپرسیارەتیشان بەڕاستی دەکەوێتە ئەستۆ دەربارەی ئەم واقعە دەربارەی ژیانی خەڵک دەربارەی بارودۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە سلبی و ئیجابی ئێمە دیارە لەو ڕۆوە وەکو دوو حزب پێمان باش پەیوەندیمان ئاسایی بەڵام وەکو دیکە ئێمە قسەی خۆمانمان هەیە لەسەر واقعە لەسەر حکومڕانی لەسەر ژیانی خەڵک لە شێوازی حکومڕانی و سەبارەت بە پەیوەندیەکانی بەغدا و هەرێمیش باس کرا ئێمە لەگەڵ ئەوەین کە هەرێم باشترین پەیوەندی هەیە بەرگە عراق لەگەڵ ئەوەین بەڕاستی بەڵام ئەمە ینی حزبێک بەتەنیا نەیکا بەڵکو یا مؤسسات بێ کە ئێستا مؤسساتیش کەوتوتە ژێر پرسیاریان ئەوەتە بە ینی لیژنەیەک بێ مەسەن هەئەتێک بێ کە نوێنەرایەتی هەموو کورد بکە بە شێوە لە شێوەکانە سەر ڕێکەوی کە ئەم هەیئەتەس بێ بڵێن کاکە پەیوەندیمان لەگە عراق باشە ئەمە هەمومان بڵین باش ئەمەش پێ رازین بڵێ خراپە ئەمەش بڵێن پێمان خراپە ینی بەڕاستی بەس ئەو شێوەی ئێستا ئەمە نەپەسندمان کردووە نە شتێکی باش وە کوردیش زۆر زەرەری لێک خۆی دەبێ ئەگەر باسی هەڵبژاردن بکەین باس داوای هەمواری یاسا هەڵبژاردن بکەین بێگومان دەبێت پەرلەمان هەمواری بکەوە لە پەسەندکردنەکەی هەدەبێ لەوێ بێ ینی حتا ئێمە بایکۆتمان کردووە ئێمە بایکۆتمان کردووە بایکۆتیش هەم مادەیەکی پێڕەویە و هەم دەشکری بەڕاستی ینی بگرێتەوە پەرلەمانیش بەس ئێمە ئەم بڕیارە بەڕاستی بەدەست منی وەکو شەخص ئەوە ئەمە 12 کەسین بەیەکەوە یاڵانی بایکۆتمان کردووە لە هەمان کاتدا
ئێمە وەکو کۆمەڵی سەرکردایەتی کۆمەڵ هەیە برا دەکە ئایا بەشداریکردنیانە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەین عرضیشمان کردن ئێمە لەگەڵ ئەوەین کە هەندێ وردەکاری هەیە سەبارەت بە یاسا کە دەکرێت لە دەرەوە بین حزبەکان ینی هەمومان بینە سەر ڕێکەوین و دواییش لە هۆڵی پەرلەمان بتوانێت پەسەند بکرێت.